ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەم بەشە لە بەرنامەکەماندا هەڵسەنگاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشکێڕی ئێران ڕاهی کاریگەرتان پێشکەش دەکرێت لە ژێرناوی خەڵکی ئێران چیتر توانایی تەحەممولکردنی حکوومەتی ئیسلامیان نەماوە. یەکەم، درێژەی 8 مانگەی شەڕی غەزە و بێتوانایی ئیسرائیل لە بەدیهێنانی ئامانجەکانی لەسەر بەستێنی کۆمەڵکوژیەکی ئاشکرا و تاوانی دژ بە مرۆڤایەتی و بە تایبەتی هێرشی دڕندانەی بۆ سەر کەمپی پەنابەران لە ڕەفاح دەوڵەتی ئیسرائیلی کردووە بە دەوڵەتێکی گۆشەگیر و نەفرەت لێکراو لەسەر ئاستی ڕایگشتی خەڵکی جیهان. ئەم نەفرەتە گشتی و گۆڕانی دەروونناسیەی خەڵک لە ئاستی زۆریەک لە وڵاتان و لە ناڕەزایەتی و خۆپیشاندانەکانیان لە پشتیوانی لە دۆزی فەلەستین و لە ناڕەزایەتی بەرامبەر بە کۆمەڵکوژی بە شێوەی ڕاستەوخۆ لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە دەبیندرێت. بزوتنەوەی خوێندکاری و زانکۆکانی ئامریکا سەرجەم زانکۆکانی جیهانی گرتوێتەوە. کەسایەتیە ناودارەکانی بواری هونەر و وەرزش لە سەرانسەری جیهان لە حەڕەکەتێکی جوان و ناوازەدا پشتیوانی خۆیان بۆ دۆزی فەلەستین و نەفرەتی خۆیان لە تاوانەکانی ئیسرائیل نیشان دەدەن. جگەلەوە داوای دادستانی دادگای تاوانی نێودەوڵەتی بۆ دەستگیرکردنی بنیامین نەتانیاهۆ، یوئا گاڵانت، ئیسماعیل هەنیە و یەحیا سەنوار بە بڕیاری دادگای نێودەوڵەتی دادی نەتەوەی گرتووەکان ئەو دەوڵەتە ڕەگەزپەرستەی هەرچی زیاتر تەریک و گۆشەگیر کردوێتەوە. بایەخپێنەدانی دەوڵەتی ئیسرائیل بە بڕیاری دادگای تاوانە نێودەوڵەتیەکان و بێدەنگی ئامریکا، ناوەڕۆکی ئامریکا و دەوڵەتەکانی ڕۆژاوە و دووڕووی ئەوانی لە پابەند بوون بە یاسا نێودەوڵەتیەکان بە شێوەیەکی بەرچاو دەرخستووە. ئەمەش بۆتە هۆی وشیاریەکی نوێ لە ناوڕای گشتی جیهان و بە تایبەتی لە نێو گەنجاندا. ئێستا بزوتنەوەی چەپ لەسەر بەستێنی ئەم فەزایە دەتوانێت زیاتر لە هەر کاتێکی تر دیدگای ئینسانی خۆی بەرجەستە بکاتەوە بەو مەرجەی کە هاوکات لە مەترسی ئیسلامگەرای بناژۆ خوازنایش غافڵ نەبێت. چەپی ئێران بە لە بەرچاوگرتنی ئەزمموی ترسناکی دەسەڵاتی ئیسلامی لە ئێران دەتوانێت لەم بوارەدا ڕۆڵێکی بەرچاو بگێڕێت. لێرەدا پێویستە هێڵێکی ڕوون و یەکلاکەرەوە لە نێوان ڕوانگەی چەپی پێشکەوتن خواز و ڕادیکاڵ و ڕوانگەی دەسەڵاتی ئیسلامیدا بکێشرێت. لەمڕۆ پێویستە چەپی مەحوەری بەرگری لە قاو بدرێت. ئەوان بانگە شەکاری کۆنەپەرستیەکی دیکەن. خاڵی دووەم، بە کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەرەکەی ڕەیسی و لە ناوچوونی ناوبراو قەیرانەکانی دەسەڵات قوڵتر و بەرینتر بۆتەوە. هەوڵی حکوومەت بۆ بەڕەفراندەوکردنی مەراسمی پرسە و ماتەمینی ئەو هاوڕێکانی و بەدەستهێنانی پشتیوانی جەماوەری لەگەڵ شکست بەرەو ڕووەتەوە. ڕاگەاندنی فرۆشی شیرینی لە تاران و شارەکان بە ڕێژەی 58% لەلایەن عەلی بەهرەمەند، سەرۆکی سنفی قەنادەکانی وڵات لە مەودای نێوان یەکەم تا پێنجمی مانگی جۆزەردان بەبێ هیچ هۆکارێکی ئابووری دوای 6 ساڵ لە چەقبەستووی ئاماژەیەکە بۆ کاردانەوە و خۆشحاڵی بەرچاوی خەڵک، ئامارێکی کە بۆتە هۆی تووڕەیی حکوومەتی. لەسەر بەستنی خۆشحاڵی خەڵک و بایەخنەدان بە ململانەی نێوان بەرپرسانی ڕژیم، ڕیزبەندیەکانی ناوخۆی حکوومەت بە مەبەستی پێکهێنانی هاوسەنگی نوێ و بەدەستهێنانی کورسیە بەتاڵەکان دەستی پێکردووە. دەستەی سەرۆکایەتی مەجلیسی خۆبرەگان بە دوورخستنەوەی ڕەیسی ئەحمەد خاتەمی و ئەحمەد جەنەتی ئاراستەی خۆی بەرەو بناژۆ خوازانی گوێ لە مستی ڕێبەر گۆڕیوە. هەروەها ڕێخستنەوەی سەر لە نوێی دەوڵەتی ئاڵقە لە گوێ ڕێبەریش دەستی پێکردووە. ئاشکرایە کە هەڵبژاردننی سەرۆک کۆماری لە نمایشێکی گاڵتە جارانەی کە بەپێی سناریۆی ڕێبەری ڕژیم بەرەو پێش دەچێت زیاتر نابێت. ڕیزی دوور و درێژی داهۆڵ و ڕیاکارە سیاسیەکان بۆ ناو تۆمارکردن لە هەڵبژاردننی سەرۆک کۆماری لەگەڵ گاڵتە پێکردنی خەڵک بەرەو ڕووەتەوە. خەڵک هەموو ئەم هێزانیان لە مەجلیس و لە ناو دەسەڵاتی جێبەجێکردندا ئەزمون کردووە. ئەوان باش دەزانن لە پێک هاتەی ئێستای کۆماری ئیسلامیدا مەجلیس دەوڵەت و کابینەکەی هیچ کارن و ئەگەر بێت و هەر کامیان
بە پێچەوانەی ویستی ڕێبەر قسە بکەن یان ناهێڵن لە هیچ شوێنێک دەربکەون یان ساڵانێک لە چوارچێوەی ماڵەکانیاندا دەست بەسەر دەکرێن یان خۆیان لە حەوزی فەڕەحدا دەبینەوە. خەڵک لە مێژە تەواوەتی کۆماری ئیسلامی و هەموو باڵەکانی سەر بە ڕژیمیان تێپەڕاندووە. خاڵی سێم لەگەڵ تەشەنەسەندنی قەیرانە ناوخۆییەکان و پەرەسەندنی نەفرەت و بێزاری خەڵک لە دەسەڵات دەستگای وەلایەت هەوڵ دەدات کە بەردەوام کەشی گرژیەکان لە دەرەوەی وڵات کەم بکاتەوە. دەست بەداوێنی تورکیە و یەکێتی ئوروپا و ئامریکا بوون بە مەبەستی دۆزینەوەی شوێنی کەوتنە خوارەوەی کۆپتەرەکەی سەرۆکۆمار جگەلەوەی کە دەسەڵات هەوڵیدا لەم ڕێگایەوە تەرحی ئەگەری تەرۆری ڕیسی وەک ڕووداوێکی سروشتی نیشان بدات لە چوارچێوەی واها سیاسەتێکی نوێدا ڕوویداوە. هەندێک لە ئاهواڵەکان باس لە هەوڵدان بۆ گەیشتن بە جۆرێک ڕێککەوتن لەگەڵ سعودیە و وڵاتانی کەنارەکانی باشووری کەنداوی فارس دەکەن. سیاسەتی ئامریکا ئەوەیە کە بەڕێککەوتن لەگەڵ عەرەبستان و دامرکانەوەی بڵێسەی شەڕی غەزە هەروە خستنەڕووی گەڵاڵەی کۆتایی هێنان بە شەڕ و گرژیەکان لە غەزە بەر بە تەشەنەسەندنی شەڕ بۆ ناوچەکە بگرێت. ئەم سیاسەتە لە هەمان کاتدا کۆمەک دەکات بە پەرەسەندنی پەیوەندی وڵاتانی ناوچەکە لەگەڵ کۆماری ئیسلامی. پێدەچێت خۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ وڵاتانی ناوچەکە دەستی پێکردێت. خاڵی چوارم سیاسەتی چڕکردنەوەی گوشارەکان بۆ سەر بزوتنەوەی ژنان هەروەها یەکێکە لە مەحوەرەکانی سەرکوتی حکوومەتی ئیسلامی. پشتڕاستکردنەوەی حکمی 6 ساڵ زیندانی بۆ 12 هەڵسوراوی مافەکانی ژنان لە گیلان لە دادگای پێداچوونەوەی ئەم پارێزگایە نیشانەیەکی دیکەی ئەم سیاسەتە فاشیستیەیە. پێشەنگایەتی ژنان لەسەر بەستێنی بزوتنەوەی شۆڕشتێڕانەی ژن ژیان ئازادی بە جۆرێک تووڕەیی دەسەڵاتدارانی پیاو سالار و کاسبکارانی ئاینی هەڵخڕاندووە کە فشارەکانیان بۆ سەر چالاکانی مافەکانی ژنان لە سەر تاسەری ئێراندا بەڕادەیەکی زۆر هەرەپێداوە. سزای 21 ساڵ زیندانی بۆ ژینا مدەڕس گورجی ئەندامی گروپی ژیوانۆ لە کوردستان هێمایەکی تری ئەم سەرکوتە فاشیستیەیە. هەروها پێویستە شەڕی بەردەوامی گەشتەکانی ئێرشادیش لە دژی ژنان و کچان بەم پرۆسەی سەرکوتکردنەوە زیاد بکرێت. دەسەڵاتدارانی ئیسلامی پتر لە هەر شتێک لە ڕۆڵی پێشەنگایەتی ژنان لەم ئاخێزە شۆڕشگەڕانەیەدا نیگەرانن. هەروەک چۆن سەڵتەنەت خوازەکان و تاقم و گروپە سیاسیە بەدناوەکانی دیکەش لە دروشمی ژن ژیان ئازادی و قورسایی ژنان لەم بزوتنەوە شۆڕشگەڕانەیەدا دەترسن و هەوڵی گۆڕینی ئەو دروشمە دەدەن. خاڵی پێنجم بزوتنەوەی کرێکاری ئێران وەک کۆڵەکەی سەرەکی ناڕزایەتی و خۆڕاگری بەردەوام وەک دڕکێک بووە لە چاوی بەرپرسانی کۆماری ئیسلامی و ئۆپۆزیسیۆنی بەرەی ڕاستە. هەوڵەکانی حکوومەت بۆ سەرکوتکردنی ئەم بزوتنەوەیە لە هەموو ڕەهەند و بوارەکاندا بە شێوەیەکی بەرچاو پەرەیسەندووە. تێکشکاندنی ڕێکخراوە سەربەخۆکان گوشار بۆ سەر هەڵسوڕاوانی کرێکاری هەڵوەشاندنەوەی هەنگاو بە هەنگاوی یاسای کار لە پەیوەند لەگەڵ دامەزرانەکان کەمکردنەوەی هەرچی زیاتری دامەزراندنی فەرمی و هەروەها پەرەسەندنی کاری گرێبەستی و ناسەخامگیری کار سەپاندنی لانی کەمی حەقدەستی خوارتر لە ڕێژەی هەڵاوسان و هێڵی هەژاری فەرمی جێبەجێکردنی هەنگاو بە هەنگاوی تەرحی بە تایبەتیکردنی سیستمی خانەنشینی مەحاڵکردنی خانەنشینی پێشوەختە لە ڕێگەی لێخۆشبوون لە دابینکردنی 4% پشکی کرێکار لەلایەن خاوەنکارەوە لە شرکەتە پەیمانکاریەکان زیادکردنی ئەو پشکەی کە کرێکاران بۆ بیمەی بێکاری دەیدەن و هەروەها کەمکردنەوەی ماوەی وەرگرتنی بیمەی بێکاری کرێکاران قەرەبوونەکردنەوەی زیادبوونی ڕێژەی هەزینەی نیشتەجێبوون بێهداشت و دەرمان و پەروەردە لە سەبەتەی بژێوی کرێکاران و دابەشکردنی هەزینەکانیان بەسەر ئاستی ئەو حەقدەستەکەمەی ئێستادا دوورخستنەوەی ژمارەیەکی هەرچی زیاتری ژنان لە پیشە فەرمیەکان و کردنیان بە هێزێکی کاری هەرزان لە بازاڕی کارە نافەرمیەکاندا گرنگی نەدانی دەوڵەت بە دابینکردنی لانی کەمی مەرجی ئەمنیەت لە شوێنی کار و پەرەسەندنی لە ڕاددە بە دەری ڕووداوەکانی کار لە ساڵی ڕابردوودا دابەزینی بەردەوامی ئاستی ژیانی توێژی خوارەوەی چینی کرێکار لە هەلومەرجێکدا کە کەمترین
دەستەبەری کۆمەڵایەتی بوونی نییە وەک کۆڵبەران، سووخبەران، دەستفرۆشان، ژنانی لەسەرکار لە بەشی بەرهەمە تەقلیدیەکانی وەک فەرش و کارەکانی تری ناوماڵ، منداڵانی کار و کرێکارانی کۆچبەر و هیتر لە زومرەی ئەو سیاسەتانن کە سەرجەم دەوڵەتەکانی کۆماری ئیسلامی یەک لە دوای یەک پەیڕەویان کردووە. سزادانی 42 کرێکار و هەڵسوڕاوی کرێکاری بە 162 مانگ زیندانی تەعزیری و 129 مانگ زیندانی هەڵپەسێردراو، دەرکردنی 510 بە شەلاق بۆ کرێکاران و بانگکێشتکردنی 21 کەسیان بۆ ناوەندە قەزایی و ئەمنیەتیەکان لە زومرەی ئەو فشارانن کە دام و دەستگاکانی حکوومەت بۆ سەرکوتکردنی ناڕزایەتیە کرێکاریەکان بەڕێوەیان بردووە. بەڵام سەرەڕای ئەم سەرکوتە وەحشیانە و هەمەلایەنە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا لانی کەم 3635 ناڕزایەتی و کۆبوونەوە و مانگرتنی کرێکاری لە ئێران بەڕێوە چووە، هەر بۆیە بەڕێکەوتنیە کە ئەو ناڕزایەتیانە دەسەڵاتدارانی گەلێک تووڕە کردووە. پەرەسەندنی گوشارەکان بۆ سەر چالاکانی کرێکاری بەگشتی و بە تایبەتی بۆ سەر هەڵسوڕاوانی سنفی مامۆستایان ڕۆژ بە ڕۆژ چڕتر دەبێتەوە. بانکێشکردن و هەڵپەساردن و دەرکردنی مامۆستایان بۆتە یەکێک لە پایەکانی سیاسەتی سیستمی پەروەردەی وڵات. خاڵی شەشەم، سەرکوتی تند و تیژی بەهاییەکان یەکێکە لە بوارەکانی تری سەرکوتی فاشستی حکوومەت. دوا بە دوای پشتڕاستبوونەوەی حکمی 15 کەس لە ژنانی بەندکراوی بەهایی لە ئیسفەهان لە مانگی ڕابردوودا، ڕۆژی 8 جوەزەردان شاهدی لە ناوبردنی کێڵگەی برنجی جوتیارانی بەهایی لە گوندی ئەحمەداوای سەر بە پارێزگای مازەندەران بووین. جێگەی ئاماژەیە کە لە مانگی بەفرامباری ساڵی ڕابردووشدا نزیکەی 40 هێکتار زەوی کشت و کاڵی سەر بە هاوڵاتیانی بەهایی لە مازەندەران دەستی بەسەرداگیرا بوو. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لە هەڵس و کەوتکردن لەگەڵ هاوڵاتیانی بەهایی وڵات نەک هەر بە ئاشکرا مافی هاوڵاتی بوون لە دەستورەکەی خۆیاندا پێشێل دەکەن، بەڵکو لەم پەیوەندیەدا لەگەڵ سیاسەتەکانی ئەنجمەنی حوجەتیە کە لە سەرەتاکاندا لەژێر بەرپرسیارەتی شێخ حەڵەبیدا ناوی ئەنجومەنی دژە بەهایی لەسەر خۆی دانابوو هاو ئاراستن. ئێستا کە لایەنگرانی ئەم ئەنجومەنە و بە تایبەتی موریدەکانی میسباح یەزدی لە زۆریەک لە پۆستە حکومیەکاندا دانراون، ئەم سیاسەتە سەرکوتگەرانەیە بە شێوەیەکی تند و تیژتر بەڕێوە دەچێت. ئاشکرایە کە خەڵکی ئازادی خواست ئەم شێوازە سەرکوتگەرانەی دژ بە بەهاییەکان ئیدانە دەکەن و ئەو سیاسەتە لە چوارچێوەی وەحشی گەریەکانی جێگیر لە دەسەڵاتی ئاینیدا دەیبینن. خاڵی حوتم، سیاسەتی سەرکوتی تند و تیژ و پەنابردن بۆ ئێعدام بەمەبەستی دروستکردنی ترس لە کۆمەلگادا بەردەوام یەکێک بووە لە ئامرازە سەرەکیەکانی حکوومەت. بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی، ژمارەی لە سێدارەدان لە ئێران لە ساڵی ڕابردوودا 853 حاڵەت بووە کە بە بەراورد بە ساڵی پێشوو نزیکەی 50% زیادی کردووە. بەم جۆرە ئێران لە دوای چین لە پلەی یەکەمی لیستی ئەو وڵاتانەدا دێت کە سزای لە سێدارەدان تیاندا بەڕێوە دەچێت. بەواتایەکی تر نزیکەی 75% سەرجەم ئەو ئێعدامانەی کە لە جیهاندا لە ساڵی 2023دا تۆمارکراون لە ئێران ڕوویانداوە. لە ساڵی 2023دا ژمارەی ئێعدامەکانی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان لە ئێران بە بەراورد بە ساڵی ڕابردوو نزیکەی 90% زیادی کردووە، واتە لە 255 حاڵەتەوە بۆ 481 حاڵەت بەرزبووەتەوە. لە ساڵی 2023دا لانی کەم 7 کەس لە پەیوەند لەگەڵ ناڕزایەتیە سەرتاسەریەکانی ئێران لە سێدارە دراون کە 6 کەسیان پەیوەندیان بە ناڕزایەتیەکانی ژن ژیان ئازادی بووە. لە ساڵی ڕابردووی زاینیدا لانی کەم 520 کەس بە پێی حکمی دادگاکانی شۆڕش و لانی کەم 317 کەسیش بە پێی حکمی دادگاکانی تاوان لە سێدارە دراون. لە 16 حاڵەتیشدا ڕوون نییە کە سزای ئێعدامەکان لە کام دادگا دەرچووە. لەم ناوەدا لانی کەم 172 کەس واتە 166 پیا و 6 ژن لە خەڵکی بەلوچستان لە سێدارە دراون کە دەکاتە 20% سەرجەم ئەو ئێعدامانەی کە لە ئێراندا تۆمارکراون. ئەمە لە کاتێکدایە کە بەلوچەکان تەنیا لە 5% دانیشتوانی ئێران پێک دەهێنن. لە کۆی ئەو 38 کەسەی کە لە ساڵی 2023دا بەهۆی تۆمەتەکانی وەک محاربەوە لە سێدارە دراون،
زیاتر لە نیوەیان بە تاوانێک تۆمەتبار کرابوون کە بەوتەی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی نەدەبوو ببێتە هۆی لە سەدارەدانیان. لەوانە دزی و سیخۆڕی و ئەندامبوون لە گروپە ئۆپۆزیسیۆنەکان لە کوردستان. سیاسەتی لە سێدارەدان و پەرەسەندنی بەشێکە لە سیاسەتی حکوومەت بە مەبەستی پێشگرتن لە گەشەکردن و پەرەسەندنی ناڕەزایەتیە جەماوەریەکان کە بناغەکانی دەسەڵاتی ئیسلامیان خستۆتە لەرزە. بێتوانایی دەسەڵات لە ئاس وڵامدانەوە بە ویست و داواکاری و بە دروشم و ناڕەزایەتیە جەماوەریەکان لەلایەک و بەرتەسکبوونەوەی پێگەی پشتیوانی حکوومەت بەهۆی قەیرانەکانی ناوخۆی دەسەڵات و یەکدەستکردنی دەسەڵات لەلایەکی دیکەوە بۆتە هۆی ئەوەی کە حکوومەت پەناباتە بەر دوایین تاکتیک و ئامرازەکانی سەرکوت. پەرەسەندنی شەپۆلی ئێعدامەکان لەسەر ئەم بنەمایە ڕوودەدات. ئەم سیاسەتە وەحشیانەیە ئەگەرچی بۆتە هۆی گیان لە دەستانی زۆر کەس، بەڵام نەک هەر نەیتوانیوە فەزای ترس و خۆف بەسەر کۆمەڵگادا زاڵ بکات، بەڵکو بە ئاشکرا لەگەڵ شکست و ڕسوایی بەرەو ڕووبەتەوە. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیسم. ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگەڕی ئێران ڕاهی کاریگەر، حیزبی کۆمۆنیستی ئێران، سێشەممە 15 زەردانی 1403 بەرابەر لەگەڵ 4 ژوانی 2024 زاین.